رضا رسول حاج عمر سروكي كاتيا هاورده هنردكارن لقي هاوليره استوديو لقال مايكاك رسول بخير هاتن هدي دنگ بلند بنجالين جدا لقال في بايكوتي بشتوان ياخوني شانددن ل كاتيا وبدنگ حتى نوكا انك تشاو هل دسنگين او بايكوتا او داخوازيه بله سرتا بپیوستی دزانم پسر سر خوش خومانا راستی بن ماڵی کە سوکاری بەڕێز کاکە پێشڕە و گەورە بازرگانی هەولێر بکەین لێرەوە لەخوای گەورە داواکارین بە بەهەشتی بەرینی خۆی شاد بکات. بەنسبەت ئەو پشتگیریەی ئێمە هەر لە سەرەتاوە بەیاننامەی خۆمان بڵاو کردەوە کە وەکو سەرۆکاتیەکێتی هاوردە و ناردنکاران. بەیاننامەکەشمان ڕوون و ئاشکرا بوو لەسەر ئەو مەسایلە. بۆ ئەو پێشهاتانەی کە لەو دوایەدا هاتوونەتە پێشەوە ئێمە وەکو یەکێتی هاوردە و ناردنکارانی هەرێمی کوردستان بە تایبەت شلقی هەولێر ئێمە هەوڵێکی زۆرمان داوە لە ڕابردوودا بۆ کۆنتاکتکردنی یاخود پەیوەندی بازرگانی لەگەڵ وڵاتانی دەرەوە بۆ هەرێمی کوردستان. تاوان ئێرانیش بەدەر نەبووە لەو هەوڵانەدا و کە ئێمە توانیمانە ئاستێکی بازرگانی باش دروست بکەین لە نێوان وڵاتانی دەرەوە و هەرێمی کوردستان. لە ئێستادا کە دراسەی ئاستی بازرگانی بکەین، ئاستی بازرگانی دەگەڕێتەوە سەردوو خاڵی ڕئیسی کە یەکێکیان ئاسایشی نێوان ئەو دوو وڵاتەیە، دووەمیان ئاسایشی دراوە. لە ئێستا باسی ئاسایشی نێوان دوو وڵات دەکەین. تۆ لە هەر کاتێکدا بازرگانیەکی بەهێزت هەبێ یاخود ئاڵوگۆڕێکی بازرگانی بەهێزت هەبێ دەگەڕێتەوە سەر ئاسایشی ئەو دوو وڵاتە. ئەو جۆرە کارانەی کە ڕووی داوە لە ڕابردوودا ئەوە هەر ڕاستەوخۆ تەسیراتی تەواوی دەبێت لەسەر ئاستی بازرگانی و ئاڵوگۆڕی بازرگانی و یاخود هەموو جونگەکانی ئەم دوو وڵاتە. باشە کاک ڕەسوول باسی ئاڵوگۆڕت کرد لە نێوان هەردوو لایەن هەردوو وڵاتدا باسی ژمارەی جێواز دەکرێتن لە عێراق ژمارەیەک لە ئێران ژمارەیەک ئێوە کامیان پشتڕاست دەکەنەوە چه ئاستێکی ئاڵوگۆڕی بە نمونە 2023 ببینین؟ بەڵێ ئێمە ئەوەی کە دەبینین لە نێوان ئێران و عێراق بەگشتیدا دەتوانین بڵێن بە 6 میلیارد بۆ 7 میلیارد دلار ئاڵوگۆڕێکی بازرگانی هەیە کە هەولێر بە تقریبی 2 میلیارد و نیو بۆ 3 میلیارد دلار ئاڵوگۆڕی لەگەڵدا دەکرێت. بەس لەگەڵ سنووری هەولێر؟ بەڵێ. طبعاً ئەو کاڵانش کە داخلی هەولێر دەبێت لە ڕێگای عاجی و مەرانەوە یاخوا ڕێگاکانی کەتر بێ ئەوە دەنێردێتە ناوەڕاستیش و جنوبیش و ئەوانە یعنی دەبێتە ڕێڕەوێکی بازرگانی. چکە ئێمە وەمان لەبیر نەچێ مەسەلەن جگە لەوەی کە ئێمە ئاڵوگۆڕی بازرگانیمانەیە لەگەڵ ئێراندا ڕێڕەوێکی بازرگانیشمان هەیە وەکو ترانزیت کە لەوێەوە داخلی ناو هەرێمی کوردستانیش دەبێت. باشە ئێران وەک ترانزیتە لە کەلوپەلی وڵاتانی دیکەش دێتە ئێران لەوێ دەربازی کوردستان دەبێت. ئێوە ئەوەش هەژمار دەکەن؟ نەخێر ئێمە هەژمارمان بۆەوە نییە، تەنها ئاڵوگۆڕی بازرگانیەکەی کە لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان وڵاتی ئێراندا. باشە شتێک زیاتر لە ئێرانەوە ئێستا دێتن قەبارەی گەورە بێتن و ئەوە بێتن کە لە ناوخۆمان نەبێتن نەتوانین پشتی لێ بکەین. بەڵێ لە ڕابردوودا زۆربەی کاڵاکان لە وڵاتی ئێرانەوە هەرچۆن لە تورکیا و لە وڵاتانی کەوە داهاتن لە ئێرانیشەوە ئەو وڵات داهات زۆربەی کاڵاکان داهاتن، بەڵام خۆشبەختانە لەو چەند ساڵی ڕابردوودا هەندێک کاڵامان هەیە کە توانراوە چ لە ڕووی کەرتی پیشەسازیەوە چ لە ڕووی کوشتتوکاڵەوە بەرهێنانی خۆمان بکەین بتوانین ئێستا زۆر پێویستمان بەو کاڵانە نەبێ. یعنی دەتوانین بڵێن بە نزبەیەکی 130 بۆ 140 ئەوەی ئێمە دەتوانین دراسی بکەین پێویستمان بە هیچ وڵاتێک نییە، نەک تەنها بە ئێران بە هیچ وڵاتێک نییە بۆ ئەو کاڵایانە. بە تایبەتیش مەسەلەن لە هەندێک بواری خواردەمەنیدا ئێستا ئێمە زیادەمان هەیە و لە هەندێک کەرتی پیشەسازیشدا یعنی ئللا لە مواد ئەوەلیەکاندا ئەگەر بمانەوێت کاڵا بێنین دەناوەکو مواد ئەوەلی دەنا پێویستمان پێی نییە لە ناوخۆدا وەبەردەهێنرێت و دروست دەکرێت. مواد ئەوەلی ئێستا زیاتر چی دێتن؟ ئێستا بۆ نمونە ئێمە لە ناتوانین جێگراوای وڵاتانی دیکە دەتواندرێت، بەڵام لە هەمان کاتدا مەسەلەن ئێمە دەبێت زیاتر احتیمام بە بەروبوومی ناوخۆی خۆمان بدەین و چ لە بواری مواد ئەوەلیدا بێ چ لە بواری وەبەرهێناندا بێ لە هەردوو بواردا. مەسائلی جێگرەوە بۆ هەر وڵاتێک کاتۆ بەتەوە ئێمە لە ڕابردوودا ئەوەمان بینیوە، ئێمە سنوورەکانمان داخراوە لە کاتی ڕێفراندۆمدا ئێمە بینیومانە تقریبان 10 ڕۆژ بۆ 12 ڕۆژ چەند ڕۆژێک داخراو بۆ شکر بۆخوا ئاستی بازرگانانی ئێمە زۆر لەوە بەهێزترە کە دەتوانن
هەر شتێک بیانەوێ کاریگەری خۆیان هەیە دەتوانن لە ڕێڕەوێکی بازرگانی خۆیاندا ببنە پڕکەرەوەی ئەو بۆشایی کە دروست دەبێت. بەڵام تا چەند ئاستەنگ دروست دەکات و یاخود کاڵاکان بە چ نرخێکە گەنیان دەگەنە دەستی هاوڵاتیان ئەمە شێوازێکی ترە. و لە حتا لە سەردەمی کۆڕۆنادا لە سەردەمی کۆڕۆنادا ئێمە توانیمانە بازرگانەکانمان هان بدەین بە پڕکردنی کاڵا بۆ ناوخۆی هەرێمی کوردستان. بۆیە یعنی ئێمە ئەگە بڵێن مەسەن هەر شتێک بمانەوێت ئەنجامی بدەین ڕاستە ئاسان نییە، بەڵام لە هەمان کاتیجا ئەو زەحمەتەش نییە. باشەکە ئەو زەحمەتە نییە لەو 4-5 ڕۆژەدا کە زیاتر بایکوتەکە زەق بووە لە ناو خەڵکی کوردستان زیاتر بەڵاو دەبێتەوە. هیچ گۆڕانکاریەکتان بینی ئێوە؟ بۆ خۆی بایکۆتکردن وشەی بایکۆتکردن لە ئێستادا ئێمە بە شێوازێک سەیری دەکەین، واتە ئاگادارکردنەوەی تاکی کۆمەڵگا یاخود ئاگادارکردنەوەی کۆمپانیایەکانمان. چکە ئێمە کە لە کت و پڕێکدا ئێمە بایکۆتی کاڵایە بکەین لە شوێنێکەوە دەبێت بەدیلێک بۆی دروستکەین، ئەمەش کاتێکی دەوێت. یعنی ناتوانندرێ ڕاستە خۆ تۆ بڵێ وەڵام من ئەم بایکۆتی ئەو ماڵەیە ئەەکەم، هیوادارین بایکۆتەکە وشەی بایکۆتەکە ئەوە بێ کە چۆنەڵی ئاگادارکردنەوەی تاکی کۆمەلگا بێ لەو مەسایلان. تۆ بڵێ و نەڵێ کارێکی ئەبە و شێوازە ڕاستە و خۆ تەسیراتی هەیە لەسەر بواری بازرگانی و لەسەر هەموو شتێک. ئێوە پشتەوانی ژوورە بازرگانیەکان ناکەن داواکاریەکانیان؟ ئێمە هەموو کاتێک بەیەکەوەین لە ناویەک بەلەمداین لەگەڵ ژووری بازرگانی پشتیوانی هەموو ئەو هاوکاری ئەو شتانە دەکەین، بەڵام هەمووشی بە ڕێڕەوێکی تایبەتی خۆی ئێمە دەتوانین هەموو کاتێک ئەمە بەیەکەوەی. ڕێزدار ڕەسوول حاجی عومار سەرۆکی هەیکەتی هاوردە هونەردەکاران لە قەی هەولێرێ گەلێک سپاس بۆ ئامادەبوونەوە.